با مەبەستی پتەوکردنی زیاتری پەیوەندی نێوان لایەنە ئیسلامیەکان، مەڵبەندی چەمچەماڵی کۆمەڵی دادگەری کوردستان ئێوارە خوانێکی بۆ ژمارەیەک لە ئەندامانی مەڵبەندی یەکگرتووی ئیسلامی و مەڵبەندی بزوتنەوەی ئیسلامی لە قەزای چەمچەماڵ و بەشێک لە مامۆستایانی ئاینی سنوورەکە ڕێخست. ئێمە ئەمڕۆکو مەڵبەندی چەمچەماڵی کۆمەڵی دادگەری بە باشمانزانی بەڕێزان مامۆستایانی ئاینی بانخوازانی سنوورەکەمان هەردوو لایانی بەڕێز لە یەکگرتووی ئیسلامی و بزوتنەوەی ئیسلامی لەسەر سفرەیە کۆ بکەینەوە کە بریتێ لە سفرەی بەربان کە بریتێ لە سفرەی برایەتی. دیارە پێشتر ئێمە لە ڕابردووە هەرسێ لایەن پرۆژە و کاری هاوبەشی چ لە ڕووی سیاسیەوە هەمان بووە چ لە ڕووی پەروەردە و بانگوازەوە هەمان بووە. لە ئایندەشا ئیشەڵڵا هەر وا بێت ئەوەی کە لە ئاستی ناوخۆیە بەم شێوازێ. کارگێڕێکی مەڵبەندی بزوتنەوەی ئیسلامی وێڕای سوپاس و دەستخۆشی لە مەڵبەندی چەمچەماڵی کۆمەڵی دادگەری ئەم جۆرە چالاکیانە بە هۆکارێک دەزانێت بۆ بەهێزکردنی برایەتی و پەیوەندی نێوان ئەندامانی لایەنە ئیسلامیەکان. بەرپرسی پەیوەندیەکانی مەڵبەندی یەکگرتووی ئیسلامیش ئاماژە بەوە دەکات با نیازن لە ماوەکانی داهاتوودا کار و چالاکی هاوبەشی زیاتریان هەبێت لە سنوورەکەدا لەگەڵ هەریەک لە کۆمەڵی دادگەری و بزوتنەوەی ئیسلامی. بەڕاستی زۆر زەرورە ئەمڕۆ لە کاتێکی وەکو ئێستادا خەڵکە ئیسلامیەکە خەڵکە مسلمانەکە لە شوێنێکی ئاوادا کۆ ببنەوە بۆ ئەوەی کە ڕاو بۆچوون بگۆڕنەوە ئینشاڵڵا و دەستخۆشیتان دەکەین ئینشاڵڵا بۆ کارێکی ئاوا ئینشاڵڵا هیوادارین هەموو لایەکمان بەردەوام بین بۆ ئەوەی کەوا کاری باشتر بکەین ئینشاڵڵا و زۆر خۆمان بە خۆشحاڵە زانین لە شوێنێکی ئاواداکەوە لە خزمەتی جەنابتانە بووین. خوای گەورە پاداشتان بات. زۆر سپاسی مەڵبەندی چەمچەماڵی کۆمەڵی دادگەریەکەین کە ئەمڕۆ لە سفرەخوانێک هەموو هێزە ئیسلامیەکانیان کۆ کردەوە و پێشتیش وەکو بەڕێزت ئاماژەت کرد چەند پرۆژەیەک هەبوو چەند هەنگاوێک هەبوو کە هەمووی هەنگاوەکان تەبایی و برایەتی لێ چۆڕە. کاتی ئەوە هاتووە کە لەسەر ئاسی کوردستان هەموو هێزە ئیسلامیەکان بە تایبەتی لە پرۆژەیەکی تایبەتی نیشتیمانی ئیسلامیە کۆ ببنەوە و هەنگاوی عملی بنن چکە دۆخەکەەوە ئاخوازی لە هەموو لایەکمان ئاستەنگەکان زۆرن پێویستی بە تەبایی و برایەتی و دۆستایەتی هەیە. نێوماڵی کوردیش پێویست لەوە زیاتر هەمووی ترازان ناکە. هەنگاوی یەکەم پێویستە ئیسلامیەکان خۆیان ڕێکخەنەوە دواتر بە هەنگاوی دوم لەگەڵ هەموو هێزە نیشتیمانەکانە بتوان ئەم قۆناغە تێپەڕێنن. لە ڕابردوودا لایەنە ئیسلامیەکانی هەرێم لەسەر ئاستی هەرێمی کوردستان و با مەبەستی خزمەتکردنی تاکو و کۆمەڵگا چەندین کار و پرۆژەی هاوبەشیان بە ئەنجام گەیاندووە. لا ئێستاشدا ئەوەی چاوەڕوانی دۆست و لایەنگرانی ئەو لایەنانەیە ئەوەیە کار و پرۆژەی هاوبەشی زیاتریان هەبێت بۆ پێشەشکردنی خزمەتی زیاتر بە تایبەت لەم دۆخە خراپەی ئێستادا کە هاوڵاتیانی هەرێمی تێدا تێپەڕ دەبێت. جەلال جەباری، کەناڵی ئاسمانی، پەیام، چەمچەماڵ.